ئێوە سیرکەن دوو نادی عریقی گەورەی وەکو بەرشەلۆنە و ڕیال مەدرید زیاتر لە 100 ساڵە ئەم دوو نادیە لە ئیسپانیا یاریەکەن. یاری بۆ چیەکەن؟ بۆ تیجارەتەکەن و پاشان بۆ دڵخۆشکردنی جمهورەکانن هەندەرەکانیان. باشە؟ یعنی بەس لە سانتیاگۆ 100,000 جمهورێک دە 100,000 نەفەر. ئەم 100,000 بەلایەن کەمەوە ئەم نادیە بەس بلیتەکەی فرۆشتنی بلیتەکانی بەلایەن کەمەوە 4 ملیۆن 5 ملیۆن دلار قانجازی دەکات. 500 دەفتەر دلار. باشە؟ ئەی فرۆشتنی درێسەکان، ئەی ئەو هەموو خواردنە، ئەی ئەو هەموو قوماری کە لەسەر ئەو یاریانە ئەکرێت. نزیکەی 1 ملیار دلار لەسەر ئەو یاریە وەرئەگرێت. کاکم هاتووەتە سەر جادە خۆی بۆ ئەوانە سوک کردووە و پاشان ئەوان کاتێکە یاریەکە تەواو بێ تیشێتە گوڵنەوە باوش بە یەکتریاکەن پیرۆزبایی لە یەکتریەکەن یەوم لەکەی وەیوم عەلەیک ڕۆژێک تۆی بیتەوە ڕۆژێک منەی بەمەوە قومارە نەڵی قومار نییە ها هەزارەها سەرمایەدار لە ئەمریکا لە خەلیج لە وڵاتە ئەوروپیەکان ئەچەن قوماری لەسەر ئەکەن تەنانەت پێشبینی یاریەکانیش بە پارەیە لەوێ کاتێک کە تۆ کۆمنتێکە نووسی ئەڵی 4 بە سەفر ئەبێ جارێ 10 دلار بدەی اینجا ئەو پێشبینیاکەیت ناوتە چێتە تیر و پشکەوە بۆی هەیە 100 دەفتەر ببیتەوە بەڵام ئەو لە مقابلی ئەو 100 دەفتەرەیە 1000 دەفتەر ئەباتەوە تازە گەنجە داماوەکە کە دینار لە گیرفانیانیە وەکو وتم بۆ حیزب خۆی سوکەکە بۆ یاری خۆی سوکەکە بۆ هەموو شتێ خۆی سوکەکە دێتە سەر جادە خۆی کردووە بە پوش کاکە تۆ بە خۆتا وەرەوە یعنی تۆ نازانم ئەی تۆ دوو ڕۆژ باش ئەم ڤیدۆیانە مناڵەکانت ئەیبیننەوە ئەنی تۆزی هەر بەزەیت بە خۆتانایە بەزەیت بە مناڵەکە تا بێتەوە کاکە بەزەیت بە کەسایەتی خۆتا بێتەوە دوو ڕۆژ لە دەرگای هەر کەسێک بەی ژنت نادەنیە ئەڵێن ئەم کابرا سوکەیە یعنی ژن بینە ئەمە بیدەینە ئەمە ناشتوانی بڵێ ئەمە ڕابردووە ناشتوانی بڵێ ئەمە 10 ساڵ پێش ئێستایە لە زاکری خەڵکا شت ئەمێنێتەوە ڕاستە خەڵک باست ناکە ئیتر تەواو لە خەڵک دوورەوە کەوتم نە بەڵام ڤیدۆکان لە زاکیرەیە ئەمێنێتەوە ئەگەر کەسێکی سیاسی مامۆستایەک هەر کەسایەتیەک 20 ساڵ پێش ئێستا ڤیدۆیەکی هەبێت کە دەرکەوێتەوە بە نەوعەیە ڤیدۆکەی لێ ئەدرێتەوە لە کۆمێنتا بۆی دانێن لە پەیجەکانە دائەندرێت بەزەیت بە کەسایەتی خۆتا بێتەوە عەزیزەکەم تۆ گەنجی تۆ ئەبێت ئێستا یعنی تۆ سەرمایەبی بۆ ئەم وڵاتە ئەبوایە تۆ هەموو شتێکت هەبوایە بڕۆ لە هەموو کوڕەی سەرزەوی کاتێک کە یاریەکرێ و خەڵکە زۆر بە ئاسانی شتەکە بەڕێەکە بە خۆشی تۆ بۆ مێز ئەشکێنی بۆ تەلەڤیزۆن ئەشکێنی بۆ تەقا ئەەکەیت بۆ تف لە براکەی خۆتەکەی بۆ ژن تەلاق ئەدەی بۆ سوێن بە تەلاق ئەخۆی باشە بۆ دوێ لە کۆمێنتا جنێ و بە براکەی خۆت ئەدەیت خۆتا لای خۆی بەناو موسڵمانیت کە لە موسڵمانی و لە ئیسلامەتی شەر تێنەگەیشتوویتە تۆ جێگای بەزەیی تۆزێ بە خۆتا وەرەوە کاکەگیان تۆزێ بە خۆتا بەرەوە یعنی گەنجێکی وەکو تۆ ئێستا ئەبوایە هەموو شتێکت هەبوایە هەر سەیری گەنجێکی کوێیتیکە لە لەگزس بڵێ هەیەی لەوە نەوشە بڵێ هەیەی تێگەشتی قادرمەی ماڵەکەی کارەباییە ڤێلای هەیە باشە ئیقامەی کام وڵات بڵێ وەری ئەگرێت جلەکەی ئەڵێ کاغەزە ئەوەنە جوانە هەموو شتێکی هەیە کارتبانقی هەیە بە ڕەقەم هەر ڕەقەمێ لێدا هەیە تۆ هیچت نییە عەزیزەکەم تۆ دینار لە گیرفانتان نییە لەگەڵ ئەوشا بۆ خۆت سوکەکەی چاوەڕاستەکەم بۆ کەسایەتی خۆت ئەڕوشێنیت یعنی ئەگە هیچت نەبێت لە دنیاە بەڵام کەسایەتی هەبێت تۆ هەموو شتێکیت کەسایەتیت بپارێزە سەیری یاری کە بە خۆت متعی لێ وەرگرە بەڵام خۆت سوک مەکە پێشبینی خۆت ئەڵێ بیڵێ بەڵام جنی و بە خەڵک مەدە من لەناو واقعی گەنجە ئەژیم لەناو پۆلیشە لەناو کلاسەکەشە بە هەمان شێوە بە تەڵەبەکانی خۆمان قسانە ئەڵێم تێگەی من دڵسۆزیەوەم حەز ناکەم یعنی لەسەر دنیای خەڵک دنیای خۆتان ڕەشکەن کاکە خەسیرتە دنیا والآخیرە کاکە ئەو بۆ خۆی لە سەڵتەنەتێکە ئەژێ مەگەر خوا بۆ خۆی بزانێ یعنی هەموو چرکەساتێک ڕقەمێکە چێتە سەر بانکی حیسابیەکەی تۆ چی ئەچێتە سەر بانکی حیسابی تۆ نازانی بانکی حیسابی هەر چییە هەر نازانی کاکە ڕۆژی ئەگەر دەست کەوێت 15,000 20,000 بەڕەنجبەری بە قوربەسەری دەست کەوێت بۆچی مایکێکی تەلەڤیزۆن دێتە بەردەمە تۆ خۆت سوکەکەی خۆت هەڕاجەکەی کاکە باوکو دایکت گوناحە کاتی ئەو ڤیدۆیە ئەبینن ئەمرێن ئەڵێن ئێمە کوڕمان گەورە کرد ببێ بە دکتۆر ببێ بە شت باشە شوێن دەستی دیار بێ لە ناو کۆمەڵگایە چییە بەرشەلۆنە و ڕیال مەدرید چییە قوربانکیان چیان بە تۆ کردووە
سەیریانەکەی وەکو مشجعێ وەکو حەزێ سەیرێکی سەیریکە، بەڵام خۆتیان بۆ سوود مەکە عەزیزەکەم. خۆ بەخوا سوور ئەزانم هەر یاریزانی لەو یاریزانانە بێتە هەولێر بمری نایەڵێ ڕسمێکی لەگەڵا بگریت، بەخوا خۆت کوت کەی نایەڵێ سێڵفێکی لەگەڵا بگریت، بەخوا بمری بڵێ بەستی شێتەکەی بەرتم دەنێ بۆنێکی پێواکەم ناداتێ بەخۆ. ئیتر بۆ خۆت سووکەکەی عەزیزەکەم. ها هاندەری ئەو نیانەی هاندەری بە، بەڵام بە ئوسلوبێکی جوان عەزیزەکەم، بە ئوسلوبێکی جوان. من خەمی تۆمە، خۆ من خۆم سووک ناکەم. تا بەیانی یاری بێ، دوو گۆڵی بێ، 1000 گۆڵ لە یەکتری بکەن، من هەر لە شوێنی خۆمە. تۆ چیت دەستکەوتووە؟ 1000 جنێوە داوە بە برادەرەکانت، بە هاوزمانەکانی خۆت، بە شارەکەی خۆت. چی ئیسفادەیەکت لەمە کردووە؟ ئەوەی لە من ناخۆشترە خەڵکێک بەتەمەن خۆی سووک کردووە، بەتەمەن خاوەن ژن و ماڵ و مناڵە. وەڵڵە باوەڕتان هەبێ بەڕێزان، ئێمە لە معاناتی ئەم خەڵکەیە. خەڵکێکەیە کچەکەی لە زاواکەی سەنیوەتەوە، لەبەر ئەو مایکانە خۆی سووک کردووە، ماری کردووە باشە، کشەکەی مارە کردووە کە بینیانە زاواکەی هێندە سووکە، کە بینیانە زاواکەیان ئاوا لەسەر شەقامەکان بۆ بەرشەلۆنە و ڕیالمەدی خۆی کردووە دوو لە ڕووی جەنابتان بە پوش. کورەوتیانە وەرە کاکە گیان وەرە تەلاقی بە وەرە، تۆ کەی پیاوی ژن بینە تۆ. بۆیە بەڕێزان یعنی ئێمە سبحان الله لە سیاست ئەوە وەزعمان وایە، لە هونەری هیچ چی لە هونەرە زانن کاکە، چی لە وەرزش کوردێکم بۆ بێنە لە پلەمەردەی یاری بکات، لە لالیگای یاری بکات، لە سیری ئای یاری بکات، تایە نییە کاکە. لە خولی قەتەری دێڵە دیبا کوردێکی تیابێ چاوەکە محەلیل شیکەرەوە هاتووە ڕەخنە لەوان نەگرێت، لە عەباقیرە و نجومەکانی ئەوان نەگرێت. کاکە ئێمە لە هەموو شتێکا لە دواوین، باوەڕتان هەبێت. با بەزەیەکمان بە خۆمان نابێتەوە کاکە گیان. تۆ تا ئیسا خاوەن پارچەعەر زێنی پێ بترێ وڵات، تۆ هێشتا هەر هەرێمیت. با بەزەیمان بە خۆمان بێت، با وڵاتمان خۆش بێت، با یەکتریمان خۆش بێت، با کەسایەتی خۆمان خۆش بێت. کاکە هەوڵێ بۆ خۆت بە، هەوڵێ یعنی لە مستەقبەلی بیر لە مستەقبەلی خۆت بکەرەوە. ئەم ڤیدۆیانە هەڵ ئەگیرێت، دوڕۆشت لێ ئەدرێتەوە.